خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەوێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تری ڕەهەنتان پێشکەشەکەین. کورد بە درێژایی مێژوو لە هەر شوێنێک دەستکەوتی هەبوو بێت بێکریزی و یەکدەستی و هەماهەنگی بووە. لە هەر شوێیەکی شتێک شکابێت با لێکترازانی نێوماڵی خۆی بووە. ئێستا دارێمی کوردستان لە دۆخێکی سەخت و دژواردایە. بە جۆرێک مەترسیەکان جۆرا و جۆرن، بەڵام هەمیشە بازەوە دەکرێت کە ئێمە دوژمنی دەرەچیمان زۆرە. بەڵام ئایا وێڕای ئەوەی کە لە دەرەوە دوژمنمان زۆرە لە ناو خۆش چەند دوژمنمان هەیە، چەند دوژمنی یەکترین؟ پرسیارێک هەیە لای هاوڵاتیان. لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش ئێستا ئەگەر هەزاران نەبێ بەڵام سەدان کورد کە لێرە لە بێژیانی و لە بێدەرەتانی سەری خۆی هەڵگرتووە، ئێستا باشترین پزیشکەکانی نەخۆشخانەکانی بەریتانیا و سوید و ئەڵمان و فەڕەنسا و تەنانەت ئەمریکان، باشترین ئەندازیارەکانی سوید و ئەڵمان و بەریتانیا و فەڕەنسا کوردن، باشترین ڕاوێژکارەکان کوردن، هی باشوور بن یان باکوور بن یان ڕۆژاوایان ڕۆژەڵات. بەڵام بۆچی لە ناو خۆماندا نابین بە هیچ و زووش دەستکەوتەکانمان لە دەست دەدەین؟ ئەم هەموو یەکتر خواردن و دوژبنایەتی و ڕقەبەرایەتی یەکترکردنە ئەمانگەێنێت بەکوێ؟ بۆ سوود لە مێژوو وەرناگرین. ئێستا هەنگاوەکان بەرەو کوێ؟ ئەگەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کوردێک لە باشووری کوردستان کە خەڵکی کە کوردستانی بێت و ئێستا لە لەندەن پزیشکێکی باش بێت، ئەندازیارێکی باش، سیاسیەکی باش بێت، کەسمان قسەی لەسەر ناکەین، وەسڵەن ڕەنگە بیشێنین. بەڵام لە ناو خۆی خۆمان ئەوەندەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە شەقام لە ململانەی سیاسی سەرقاڵی یەکتر شکاندنین، سەرقاڵی ئەوە نین یەکتری بنیاد بنین. هەمووانە لە ڕەهەنددا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزا لێرە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی بەڕێز عەلی محەممەد ئەمین، کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بێ کاک عەلی، هەروەها بەڕێز مامۆستا عەبدولخالق ماوەتی، کادری پێشکەوتوی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەخێر بێ مامۆستا، هەروەها لە فلەنداوە بەڕێز تاڕق یوسفی چاودێری سیاسیمان لەگەڵە بێ، و لە هەولێریشەوە بەڕێز کاوێس مەلا پەروێز ڕۆژنامە نووسمان لەگەڵە بێ. سەرەتا لە کاک عەلی دەست پێ بکەی کاک عەلی، ینی بۆ ئێمە ئەوەی خوێ بە برینەکانمانەوەکەین، ئەوەندە خەریکی ساڕشکردنی برینەکانی یەکتر نین. یعنی ئێستا لە ناو خۆی خۆمان کەس بە قسەی کەس ناکات. بیرمە سەروبەندی ڕفراندۆم تۆ هاتی تەیەکێک لە بەرنامەکانی کورسات نیوز، یعنی بە حەماسەتێکەوە هاوارت کرد کاکە گیان، با ئێمە ناوچە جێناوکان لە دەست نەدەین، با ئێمە تەبای لە دەست نەدەین و وەکو بەرنمەیەکی ڕاگوزەر ڕۆژ بەڵام پێشبینەکانە تاتەجێ بۆ بۆ تەواوی ئەو برادرانی کە لە هەولێر و لە دەرەوەی وڵات و کاک عەبدولخالقیش سپاسی بۆ جەنابیشت. هەڵبەتە ئەم بابەتە بابەتێکی گرنگە، ئێجگار گرنگە و بابەتێکە بەڕاستی ڕەهەندێکی نیشتیمانیونەتەوەی هەیە بە درێژایی مێژووی کورد ئەوەنی کێشە ناوخۆیەکانی خۆی، ئەوەنی لێکترازانی ناوخۆی خۆی بۆتە هۆی تێکشکانی ئەوەندە دوژمنەکانی دەرەوەی خۆی ئەوەنە ئیشی لەسەر نەکردووە. ینی تەنها ئێمە ئەگەر بێت و لە ڕوانگەی دەسەڵاتدارانی تورکیا و عێراق و ئێرانەوە و سووریاوە سەیری کورد کەسی چۆن سەیری کوردەکەین، ئێمە بەس ئەوان کورد چۆنەکەن، ئێمە ئەوەنە بۆ خۆمان سەیری خۆمانکەین، تێڕوانی لە خۆمانکەین، هەڵبەتە بە ئاراستیشکە کارمانە کرد. ئێمە ئەم حیزبانی کە دروست بوون بە تایبەتی لە باشووری کوردستانە بۆ کە ئامرازێک بوونە بۆ بەدیهێنانی ئامانجە نیشتیمانی کوردەتەوەکان دروست بوونە. لە کاتێکە ئێستا ئەم ئامرازی کە دروست بوو بۆ ئامانجە نیشتیمانیەکە ئێستا خۆی بۆتە ئامانج، ینی حیزبایەتی بۆتە ئامانج بەداخەوە. لە کاتێکە ئێمە بۆ خۆمان ئامرازێ بووین بۆ بەدیهێنانی ئامانجە نیشتیمانیەکانمان، و هەر ئەمەشە وای لێ کردو بۆتە سەنگەربەندی حیزبایەتی بۆتە ئەولەوێت لە کارەکانی هەموو حیزبە کوردستانەکانە بەداخەوە، بە تایبەتی بۆ گەشتنی نیشتیمانی کوردستان هەڵبەتە ڕابردوویەکمان هەبوو، ئەو ڕابردووە جێی سەروەریمان ینی بە شانازی و باسیەکەین، وەزەری بەشمان لە پێنایە زۆر داوە کە یەک ریزی نیشتیمانیمان بە تەواوەتی کاری باشمان لەسەری کردبوو، و یەکێکی وەک ڕێبەرێکی وەک جەنابی مامجار یادی بەخێر بێ، ینی بەداخەوە لە کوردستانە کەسێکی وا دروست نابێتەوە کە بتوانێت سەرمەشقی ئەو یەک ریزیە بێت و کە خۆشمان ئاگامان بە درێژایی مێژوو جەنابی مامجار هەوڵێکی بێوچانیدا لەم پێناوەیە، هەتا گەیشتە ئەوەی کە کوردستانی عێراقی گیانە ئاستێک بەڕاستی پێشەنگ بوو هەرێمی کوردستان، ینی بە تایبەتی کوردستانی عێراق لە چاو کوردستانەکانی کە لە منتیقەکە هەیە، ینی ئەمە توانی کورد بگاتە ئاستێکی زۆر باش. بەڵام بەداخەوە
بەهۆی ئەوەی کە ناکۆچی حیزبی و بەهۆی ئەوەی کە نەمانتوانی پارێزگاری لەم دەستکەوتە گرنگانی کە بەدەستمان هەر کە بە خەباتێکی بێوچانی میلەتەکەمان بەدەسات نەمانتوانی وەکو پێویست سوودی لە بینی و بەڵکو بووینە هۆی ئەوەی بەشێ لەو دەستکەوتانە لە دەست بین نەتیجەی هەڵە کوشتەکانی سیاسیەکانی ئێمە نەیانزانین تەعاملێکی عەقلانی لەگەڵ ئەم دۆخەی هەرێمی کوردستان بکەن کە کورد لە منطقەی شەرق ئەوسەدا لە دۆخێکی هەستیارایە ناوچەکەی ناوچەیەکی هەستیارە و دەبێت زۆر بە شێوەیەکی عەقلانی مامەڵە لەگەڵ دۆخەکەی خۆیان بکات بەڵام بەهۆی دروشمبازی و دروشمی زەق و بریق و باقەوە و بەهۆی مزایداتی حیزبیەوە بەداخەوە وای کرد کە بەشێ لە دەستکەوتەکانی کە لە کوردستانی عێراق بەدی هات بەداخەوە بەبوونی ئەو هەڵە کوشتدانە دەست چوو و ئەمەش بەڕاستی کاراساتێکی گەوری بۆ ئێمە دروست کردو ئێستا لە هەلومەرجێکی زۆر نەخوازراوین هەلومەرجێکین هیچ کەسێک ناتوانێت حەسوودیمان پێ لەم دۆخی ئێستاە بەڵام نەچۆ بچێت کات هەر لە بەردەمان ماوە ئەتوانی سەرکرداتی سیاسی کورد یان حیزبە کورد قیاداتی حیزبە کوردستانەکان جاری کە دانیشن کۆبینەوە بۆ ئەوەی بتوانن ئاراستەی شکە بگرینەوە ئەو ئاراستەی کە جەنابی مامجار کاتی خۆی گرتێ بەر چونکە ئەوەی کەوەنی بر کە کادری یەکێتی نیشتیمانی کوردستانم ئاگام لێ بوو جەنابی مامجار هەمیشە خەمێنەتەوەیەکانی لە پێش خەمریشتوارەکانی لە پێش خەمە حیزبەکەی دانابوو بۆیە گەیانیشی بۆ ئاراست ئامانجا و بەداخەوە تەمەەن بواری نەدا کە بتوانێت ئەو ڕێگایی کە هێشتان باوە تەواویکە دەکەن بەڵام بەداخەوە ئێستا کاری گەشتەوەی حیزبەکان پێکەوە ناکۆک و ناتەبابین بەڵام وەکو عەرزشم کردی نەچۆ بچێت ڕێگە ئەوان لە بەردەم هەرماوە بەڵام گرنگە بکەینە خۆمان لەبەری و هەلومەرجەکەی کوردستانی عێراق و کوردی لە دۆخێکی نالەبارایە و بە تایبەتی منطقەکەش بەرە گۆڕانکاریی گەورە هەنگاوانێت و ئەم گۆڕانکاری ئەگەر بێت و کورد ڕێزەکانی خۆی یەک نەخاتەوە بۆ یەک ئامانج کارەکە کە ئامانجی نیشتیمانیەتەوەیە کە ئامانجی ئێمە لە عێراق ئامانجی خاکمانەیە کێشەی ئێمە کێشەی خاکە ئەگەر بۆ ئاراسی کار دەکەن پێم وابێت ئێمە ئەتوانی ئێمە زەرری گەورەتیش چاوەڕانمەکات قسەی زیاتر لەسەرەکەی مامۆستا عەبدولخاڵق تێڕوانینی ئێوە لەسەرەوەی بۆچی ئێمە چەند ستێپێک سەرەکەوین و جێینە خوارەوە کۆچین لەسەرەوەی عەرەب تورک فارس بە جۆرێک لە جۆرەکان سیاسیەن دژمانن وەکو نەتەوەنە بەڵام بۆ لە ناوخۆی خۆمان بیر لەوە ناکەینەوە کە ئەزانین دژمانن بۆ خۆمان یەک ناخین ئیسرائیل لەکوێ جوولەکەیەک هەبێت بە هەموو حکوومەت و دەوڵەت و قەومەکەی ئیپارێزن ینی وڵاتانی تر بە هەمان شێوە ینی ئێستاش زۆر جار گاڵتە ئەکرێ بەوەی کاڵێن لەسەر پاسپۆرتی عراقی نووسراوە کە هەرێمی کورد و کورد بەشێکە لێ ئەڵێ کەونت کرد 250,000 غەرامەی بەڵام لەسەر هی وڵاتانی تر نووسراوە هەموو سوپای وڵاتەکەت بۆ خەینە ئینزارەوە بۆ برادرانی خۆشەویست دیارە گەر ئێمە بە ڕێژەی ئەوی دای بنین لە 1970 بۆ 80 ئەوەندەی کە فاکتەری ناوخۆی تەسیری لەسەر کیانی هەرێمی کوردستانەیە بۆ بەرامبەر لە 120 بۆ 30 بەڕاستی ئێمە بە دڵنیایی واڵین کە لە ئەوەی کە ئێستا ڕوئە لە هەرێمی کوردستان دیارە ئەوە سوپای تورکیای هاتووە ئەوە ئێران بە شێوەیەک لە شێوەکان بەردەوام تەدەخولاتی لە هەرێمی کوردستانایە ئەوە عێراق هێزێکی زۆری هێناوەتە منطقەی گەرمیان کە نازانین بە چ حەقێکە ناوێتی وە چۆنڵی نیەتی چییە بەڕاستی ئەمانە هەمووی هەن ئەمە ناڵێن ینی تەسیراتی چۆنڵیان کارتێکردنی ئیقلیمینە لە ناو هەرێمی کوردستان و مەساڵحی خۆیانە بەڕاستی بەڵام ئەمانە هەموو بە شێوەیەک لە شێوەکان تەسیراتی ناوخۆیە کە ئەم جلهێزانە بە هەوەشی خۆیان یان چۆنڵی خۆیان لە ناو هەرێمی کوردستانە ئیشی خۆیانەکەن و مەساڵحی خۆیان تەبەنیەکەن بەڕاستی ئەوەی لە کوردستانە گوزەرێ عقلەتێکی حکومڕانی باش نییە بەڕاستی کاکزانە ئەو عقلەتی حکومڕانی ئەوەنەی مستەغنیە ئەوەنەی بە زیهنی خۆدەوڵەمەندکردن و بۆ خزم بۆ بنەماڵە بۆ کەسوکار بۆ خۆی و بەنیەتی میوان مامەڵە لەگەڵ خەڵکی تراکە ئەوەنە بۆ خزمەتی خەڵک نایکە ئێمە ئێستاش سەرکردەکانمان بە چۆنڵ بە ئۆنلاین لە شاشەی کۆمپیوتەرەوە ئەگەر نەفەرێکی لە ژوورەکە ئەوەستا بێ هەر ئیشی ئەلکترۆنیاتی بۆ کابێ چەند مەتر لێوە دوور بێ هەمووی بە ئۆنلاین قساکە چکۆنە ترسیان هەیە بەڵام زۆر بێ باکرد لەوەی کە چەند ڕۆژ لەمەوە پێشە لە سلێمانەکەی ئێمە بەڕاستی ینی بەتەمەنێک 75 ساڵ بوو لەسەرەی وەرگرتنی موچەی خانەنشینی وفاتی کرد بەبێ دەمامک و بەبێ هیچ ینی کە کاتێک تۆ خۆت بە قیادی ئەم خەڵکازانێک کاتێک خۆت بە براگەورەی و خەڵکازان چۆن ئەبێ ئاوا مامەڵەکەی بۆیە هاوڵاتی گەیشتۆتەوە قەناعەتێک کە بیلفعل ئەمانە بەنیەتێک چوونەتە دەسەڵات مستەغنی بنتیان نە خزمەتی خەڵکن یە باش خۆ کۆرەنایی کە ئەمانە لێ ترسن هەر لە حکوومەتی عێراقی شێوە تا کازمی شار و شار
چەما و چەم ینی دیاودێ ئەڕوا بەرپرسی هێزە ئەمنیەکانە بەرپرسی ئۆپەراسیۆنەکانە بەرپرسی ئیشە سەحیە ینی هەموو ئەو ئیشانەی کە ئێستا ئەوەی کە و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی طبیعی ئەنجامەدا ئەمە لە هەموو غەمی ئێمە ناڵێن ینی ئەوە شانوباڵی ئەوانە هەڵناین بەڵام ئەمە ئەوە گەێنێ ئێمە مێشکمان چوو بەدەست ئەم برادرانەوە بەدەست ئەم دەسەڵاتە کوردی وتیان ئەبێ ئیلا چاو لە دەسەڵاتی کوردی بکەن بۆی کە تەجروبەی کوردستان بگوازرێتەوە بۆ باشوور و بۆ خواروی عێراق و بۆ حکوومەتی عێراقی بەڵام بەداخەوە ئەمانەوەی فەرشەلیێنە بۆیە ئەوەی جەنابەت باست کرد ئەگەر کوردێک ویان بڵێن عێراقیەک لەسەر پەساپۆرتەکەی شتێ نووسراوە بەداخەوە ئەوەی کە جەنابەت فەرموود بەڵام بۆ دەوڵەتێکی تر لە ڕێی سەفارەتی خۆیەوە لە ڕێزی باڕۆزی خۆیەوە ئەگەر ئیشکالێکی توش ببێ هەموو مەشاکل و گرفتەکانە خاتە ئەستۆی خۆی و لیژنەی بۆ تەشکیلەکە بۆی بەدەمیەوە بێ من ئەمڕۆ یعنی دیقەتی شتێکمە چەند تاگ مهمە بەلایەنەوە بە وەزیری دەرەوەی فەڕەنسا هاتە کوردستان ئەو برادرانی بینی لە سەرۆکایەتی هەرێم و لە حکوومەت و پەرلەمان و ئەمانە قسێکی کرد وتی ئێمە شانازیەکەین بەوەی یەک یعنی سەی دیقەی ئەمان چەنە وتی یەک خوێندکاری کورد ئێستا دراسی فەڕەنسی هەیە و خوێندنی باڵای هەیە و ئومێدوارین ئەم تاکە کە خوێندکارێکی کورد دەبێتەوە کوردستان خزمەت بکە ئەوان زوومیان لەسەر یەک تاکە و بە شانازی ئەزانێ بەڵام ئاگان بەڵە دەوڵەتێکە بەڵام ئاگان لەو هەموو تاکە نییە ئەو بە حسابی خۆی کاتوێتە کوردستان ئەڵە جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەتەوەمە و برادرانی کە بە چواردەوری ئەسوڕێنەوە کە خەڵکی فەقیر نابینن بەڕاستی ئەمانە ئەڵێ خەمی تاک بە تاکی هەرێمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیانە بەڵام لەوە ئاگاداری ئەوەنی نەک تاکێکی کورد کە خوێنکارێکە لە فەڕەنسا خوێنێ بەڵکو چەندین هەزارها خوێنکارمان لە وڵاتەیە بەڕاستی دەریای ئیجە خنکاندنی هەزاران خوێنکارمان لەم وڵاتەیە سەری خۆیان هەڵگرت شەهادەکانیان دڕاند و سووتاندیان هەزارها خەڵکمانەیە یعنی لەسەری ئەمڕۆ نمونەی بەڵێ یعنی بەڕاستی باسەکەوەی لە 180 بۆ خۆمانین ئێمە ئەڵێن هۆکاری دەرەوە هەیە و کارتێکردنی دەرەوە هەیە بەڵام ئەو بێمتمانەیە کە بەردەوام قسەمان لەسەر کردووە ئەو هۆکارانەی هەیە ئەم برای بەڕێزم کە جەنابیان لە کەرکووکن بۆ من ئاگاداری وەزعی کەرکووکە کاتێک ئێمە هەموو بە شانوباڵی ئەم شارە بە دەوروبەری و بە هەموو جێناکۆکان ماڵەیە کە ئێستاش بە بەشێکی هەرێمی کوردستان ێزانین بەڵام بەداخەوە نەک کەرکووک نەک ناوچە جێناکۆکەکان ئەمان سلێمانی و هەولێر و دووەک و هەڵەبجەشیان والێ کردووە تاکیان والێ کردووە لەم چوار شارەی تریشە ئینتیمان بۆ خاک ئینتیمان بۆ نیشتیمان نەمێنێ بەڕاستی باشەمامۆستا کاکاوێز بۆ چوونی بەڕێستان بەڕێزت ڕۆژنامەنووس و چاودێرێکی وە خوێنیتەوە بۆ ئێمە ئەوەندە دوژبنی یەکترین بۆ ئەوەندە حەزمان لە یەکتر شکاندنە دەنگم دێ بەڵێ بەڵێ ئەو دوژمنایەتیە ئەو نەخوێت بۆیە بە تایبەتی لەم سەردەمە لەم سەدەیە کە ئێستا ینی وشاری خەڵک لە ئاستێکی بەرزە و تەکنۆلۆژیا وعی بۆ خەڵک دروست کردووە کە پێویستە کورد هەوڵ بدا تەرکیز لەسەر ئامانجەکەی بکە استراتیجێکدا بنێ ینی لەم قۆناغەکە من پێم وایە نەک سیاسیەکان خەڵکی زۆر سادە خەڵکی نەخوێندەوار تێگەیشتنیانەیە و درک بە مەترسیەکانەکەن بۆیە بە هەموو لایەنەکان بە تایبەتی ینی ئێمە کە باسی هەموو لایەنەکانەکەین پارتی ویکێتی ینی یەکریزی بە پارتی ویکێتی لە باشووری کوردستان دروست دەکرێ و ئەم یەکریزیش بە پارتی ویکێتی تێکەچێوەکو بینیمان کە تێک چووە بۆیە گرنگە ئێمە بتوانین لەم هەلوو مەرجە پارتی ویکێتی ینی لایەنی کەم بۆ نمونە ئێمە لە پێشی هەڵبژاردننی ئایندەی عێراقین لە کەرکووک و مووسڵ و ئەو ناوچانە چۆن خۆمان ڕێخینەوە لە ئێستاە لە هەرێمی کوردستان چۆن ستراتیجێکمان هەبێ بۆ بەڕێوەبردننی ئەم چوار پارێزگایە ئەما بێ پارتی ویکێتی لە ئاستی باڵا ڕێککەون کە ناکۆکیەکانیان وەلاوەنێن بێن لەسەر ئەو پرسانە کە پرسی جەوهرین ینی ئەزانی هەر مەسەلاوە نییە کە خەڵک و میلەتەکەمان زەرەرەکە پێشی میلەتەکەمان پارتی ویکێتی تووشی زەرەری ئێزگار گەورە بن یعنی مانەوەی خەڵک و پارتی ویکێتی ڕەتە بە بەم چیانە بە سەرکەوتنی ئەم چیانە بە سەرکەوتنمانەوەی کە دۆخی کەرکووک کاکاوێز پێت وایە ئێستا و مەترسێت زدیە هەیە لەسەر هەرێمی کوردستان کە وا بکات هەمومان یەخات من پێم وایە مەترسیەکە گەلێک گەورەیە بەڵام پێم وانە لە ئێستاە ئەو وعەیە هەبێ کە هێزە گەورەکان یەخە کە ئەبێ ئێمە
ئەو فشارە دروستکەین ئەو فشارە دروستکەین لەسەر هێز سیاسیەکان لەسەر پارتیویچێتی کە لەم قۆناغا مەترسیدارە دەبێت یەک بن یان ێزانی ئەگەر لە مەسلەی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان ئێمە خلافمان هەیە کەم و کورتیمان هەیە یان ناکۆکی و ڕای جیاوازمان هەیە ئەبێت لە مەسلەی کەرکووک و بەغدا و ناوچەکانی تری عێراق یان سیاست لە ئاستی ڕۆژەڵاتی ناوەڕاست لەسەر ئاستی بەشەکانی تر ئێمە یەک دەنگ و یەکگرتوو بین و خاوەن ڕوئیای کوردی بین ئەمە پێمانە کارێکی ئێزگار زەحمەت بێ کە لە نەکردنی بێ ئەمە ئەکرێ بە پارتیویچێتی ئەکرێ بەو خەڵکە عاقڵ و تێکۆشەری ناو پارتی ئەکرێ کە پێم وایە هێشتان بەشێک لە ناو قیادەی سیاسی هەردوو حەزب بای ئەوە هەن کە دڵیان بۆ دۆخە بسووتێ دڵیان بە خەڵکی ئەو ناوچانە بسووتێ کە بوونە بە سوتەمەنی سیاسەتی ئەم حەزبانە لەو ناوچانە بۆیە من پێم وایە ینی هیچ ڕێگایەک لە پێشی پارتیویچێتی نییە یعنی ئێمە تەجروبەی پارتیویچێتی تەجروبەی شەڕیان هەبووە تەجروبەی پێکەوە بوونیشیان هەبووە و تەجروبەی لالوتی و عاجزبوونیش لە یەکتریمان بینیوە بۆیە لە نەتیجە سەرکەوتن و گەشەسەندنی کوردستان گەشەسەندنی پارتیویچێتی لەوەدا ئەبێت کە ئەم دوو هێزە سیاسیە لایەنی کەم لەسەر ستراتیجێک ڕێکەوەن باشە استراتیزی کاکاوە استراتیزی یەشێتی و پارتی بۆ کەرکووک استراتیزێکی نیشتیمانی وەتەوەی ینی بە یەک استراتیز سەیرەکەم بۆ نمونە مەسەلەن ئێستا هاوڵاتی کەرکووک ئەگەر بێ بڕاتە هەولێر زۆر بە زەحمە دەتوانێت بۆ سلێمانی بە زۆرێکی تر مەسەلەن یەکێتی بە کەرکووک گەڵێ داگیر نەکراوە مەسەلەن پارتی بە کەرکووک گەڵێ داگیر کراوە ئێستا کوردەکانی دانیشتووی کەرکووک نازانن بە قسەی کابرام بکەن ینی ئەمە خزمەت بە کوردستانی بوونی کەرکووک یان بە قوارەی هەرێمەکە بە قوارەی کوردستانیەکە ئەزانی تا ئێستا چیمان کردووە ئەومان کردووە بە ئاشی دوژمن تەبان ئێمە خزمەتی بە هەموو قورسایی هێزە سیاسیەکانی ئێمە خزمەتی ئەجندەی عربیمان کردووە لە کەرکووک خزمەتی ئەجندەی تورکی و تورکمانیمان کردووە یعنی هەموو ئەوایی کە ئێمە ئەیکەین لە خزمەتی لایەنی نەیاری کووردە لە کەرکووک و لە ناوچەکانی تریش بۆیە پارتیویچێتی لە ڕوانگەیان بۆ مەسلەی کەرکووک ڕوانگەیەکی چەوت و هەڵەیە دەبێت ئەم ڕوانگەیە یەک بخرێ زانی ئێمە نەک پارتیویچێتی هەموو وزەی کورد لە پارچەکانی تریش کۆکەیتەوە کەمە بەرامبەر ئەوەی کە پێش بەو سیاسەتە ناحەزانی لایەنەکانی تر بگرین کە دەرحەق بە کورد لەو شارەکرێ بۆیە ناکرێ ئەو چەمکانە ئێمە تێکەڵکەین و ململانی حەزبەکە لەسەر شانی کەرکووکە قوڕ بەسەرەکان قورسرکەین و ئەو ململانی ئەوان بەهاڕێ ئەگەر ڕاستی تەبێت دەبێت پارتیویچێتی تێهەڵچنەوە دەزانی ئەو تەجروبەی 14 ساڵی ڕابردوو ئێمە لە کەرکووک ڕاستە پارتیویچێتی ئیدارەی ئەوشاریان داوە بەڵام تەجروبەیەکی ناشرینی کورد بوو بۆیە ئەمە بێ بە ئەزمون بۆ پارتیویچێتی جارێکی تر بە ستراتیجێکی ڕۆشنتر بەڵێ کاکاوێس بەڕێستان ینی بەدەر لەوەی کە ڕۆژنامە نووس و چاودێرێکی سیاسین هەمیشە قسەی خۆتانە بۆ بەڵام ئێستا بەڕێزت کە کوردێکی کەرکووچیت بۆچی لە هەولێر دانیشی بۆچی لە هەولێر دانیشتویت ئەتوانی بڕۆیتەوە کەرکووک پرسیارێکی جوانە بەڵێ زانی من ئێستاش کە سوکارەکەم لە کەرکووکن یەک لە نەتیجەی ئەو هەڵەیە کە کراتەبان یعنی من ئێستا ئەمە بە دەرفەت دەزانم کە نمونەیەک بێنمەوە لەسەر ڕوانگەی کاک مەسعود بەرزانی کە پێم مابەوە ڕوانگەی مام جەلالیش بووە لە پێشی پرۆسە یعنی هەمیشە تەرکیزیان لەسەرمانەوەی کوورد دەکرد لە کەرکووک ئەو فشاری کە بەعس لەسەر کوردی کەرکووکی دروست دەکرد ڕێنمایی قیادەی سیاسی کوردەوە بووە کە تحملی فشارکەن ئەگەر ئەژبنە بەعسی گرنگەوەی کورد لە کەرکووک بمێنێ هەلوو مەرجی بەعسی بوون لە کەرکووک قۆناغێکەوتی ئەپەڕێ بەڵامانەوەی کورد نابێ ئەو ڕێگا هەڵکێشین چکەوە خزمەتەکەین بە سیاسەتەکانی بەعس ئێستا ئێمە کە هاتووینەتە هەولێر من لە ئەوەڵەوە لە دوای 16 ئۆکتۆبر قسەم تیا کردووە یەک لە هەڵە گەورە و کوشندەکانەوە بوو کە ئێمە کەرکووکمان بەجێهێشت نەوەکو ئەو پیرێژنەی لە کەرکووکە ئەو کوڕ و گەنجەی لە کەرکووکن ئەوانە قارەمانن ئەوانە سینگیان ڕۆبەڕووی ئەو سیاسە
تەناڕەحەت و ناحەزانەی دوژمنانی کورد بووەتەوە بۆیە ئەبێ ئەمە بە بەشێ لە ئەجندەی پارتیویچێتی ئێمە دەبێ زانی تەنهاوەرەقەمان لە کەرکووک و لە جەلەولا لە خانەقی لەوێت کەرکووک گرینگە بۆ ئێوە وەسەتێکی یان قسەتان ئەڕوا لە ناو پارتی لە کەرکووکە بۆ پارتی مەسەلەن ئێستا بەشێک لە ئەفسەرەکانی پارتی دموکراتی کوردستان کە لەسەر پارتی مەحسوبن لە کەرکووکن بەشێک لە پلەدارەکانیان لە کەرکووکن یعنی بەڵام بەشێکی تری لە هەولێرن مەسەلەن ئەم با بڵێن دووفاقیە بۆ ئێوە ئەمە حەل ناکەن بڵێن با بڕۆین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمەش لە کەرکووک بین وەگە و تێڕوانینەی بەڕێزت لە دووس خورماتوو بین لە مەخمور بین لە خانەقین بین بۆ ئیلانی کەمە گەرمەترسێگە لەسەر و ناوچانەوە کە و یەکێتی و پارتیکە باسیەکەی بەیەکەوە تێیپەڕێنن ناوێنانم دووفاقی بەڵام مەڵم تێگەیشتن لەو ڕوانگەیە ئەزانی هەڵە تێگەیشتن هەیە ئەنی پارتی وەکو حزب تەبان تۆ واز لە قەزی کوردی بێنە هەر وەکو حزب پارتی زەرەرێکی کەرکووکی جێهێشتووە ئاجامە بەسم یانی زانی هەر وەکو حزبیش زەرەری کردو چ جای ئەوەی کە زەڕبەیەکی گەورەی لە قەزیەکە ئەدا یانی زانی بەنمبوونی پارتی ئەو بۆشایی کە دروست بووە لە کەرکووک و ئەو ناوچانە هەم وەکو حزب زەرەری گەورەی بەرەکەوتووە هەم وەکو کوردیش زەرەری گەورەی بەرکەوتووە بۆیە ئەبێ ئەم ڕوانگە هەڵەیە کە ئێمە زۆر من بۆ خۆم وەکو شخصی زۆر کارم لەسەر کرد کە ئەبێمە بگۆڕدێن کەرکووک بۆ خۆی مانەوە لە کەرکووک ئەو جوگرافیایە شوێنی خەباتە شوێنی تێکۆشانش ئەبێ ئێمە ملانێمان نەک لەگەڵ یەکێتی لەگەڵ تورکمان و عارەب و هێزە عێراقیەکان لە ناو کەرکووک بێ بۆیە دەبێ ئەم ڕوانینە سەرکەوتوو بێ و لەگەڵ حزبەکانی تریشا بەڕاستی ئێمە بین بەرنمەیەک استراتیجێک هەبێکێوێزەگەڕێمەولانەوێت لە کەرکووک چۆن دەتوانین بتوانین ئەگەر ڕێمەولات ببوورە کاکاوێز کاک تاڕق بۆ چوونی ئێوە کە لە دەرەوە سەیری سوورەکە ئەکەن وێنەکە ئەکەن ئێوە چۆنی ئەبینن بۆچی ئێمە هەمیشە دوژبنی یەکترین یاخود خەلەلەکانی ناو خۆمان زیاتران دوژبنداری دەرەوەمان سڵاو و ڕێز و حرمەت بۆ بەڕێستان کاکزاناوە هەروەها بۆ بەشداربوانی بەرنامەی بەڕێستان دیارە لە ڕاستیدا ئەم مژارەی کە هەڵتان بژاردووە مژارێکی زۆر قوڵ و زۆر هەستیار و بەپێزە هەروەک دەزانن بەداخەوە ئەم ڕۆگەلی کورد لە چوارچێوەی سیاسەتەکە دەمەژێت کە لە 70% دژی خۆیەتی واتە دژی پێشکەوتنی خۆی دژی سیاسەتی خۆی دژی پێشوەچوونی کۆمەلگاکەی و هەموو ئەمانیچە کە دەبینین بەداخەوە لە باشووری کوردستان لەلایەنی داگیرکەرانەوە کراونەتە هەدەف و لە بەتایبەتیش لە زۆمی زەردەوە کە ئەمڕۆ وەک چۆن دەبینین بەداخەوە کە سیخوڕانی گەلی کورد بوونەتە دووربینی داگیرکەرانی کورد و کام بارگای هێزی بزافی ڕزگاری خوازیگەلی کورد لە هەر کوێدا بوێ ئەوانە بەرهەدەف دەکەون بوونەتە GPS لە کامە شوێن شۆڕژگەرانی گەلی کورد ببینرێ بەرهەدەف دەکەون و حتا کەسایەتە سیاسیەکانی ئێمە ڕێبەرە سیاسیەکانی ئێمە حیزبە سیاسیەکانی ئێمە ئەوانەی کە لەناو بەرەی نیشتیمانیدان ئەوانە کە هاوکاری پارچەکانی تری کوردستان دەکەن هەدەف دەگیرێن گەلۆ ئەمە بەڕای من پرۆژەیەکە کە دوژمن دایناوە و ئەم پرۆژەیچە خۆخۆریە چونکە ئەگەر ئێمە بڕۆینە سەر مێژوو سیر بکەین تەیموری لەنگ کاتێکە لە کرماشانەوە دەرباز دەبێت هەموو شوێنێک کاتێک دەرباز دەبێت بە خاک و بە خوێن دەکێشێ بەڵام کاتێک دەگاتە ئەو شوێنە سیر دەکات کە خەڵکێکی محەکەم جەسوور بەرخۆدانوان دەبینێ پرسیار دەکات دەڵێن ئەمانە گەلێکن بە ناوی کورد ئەمانە نەتەوەیەکی زاگرۆسین بە ناوی کورد بەڵام ئەمڕۆ بەداخەوە لە هەر شوێنێکدا کە چ ئێران بێ چ تورکیە بێ چ شوێنەکانی دیکە بیانەوێت زەپەر لە گەلی کورد بدەن تەنها لە ڕێگای سیخوڕەکانی خۆیەوە تەنها لە ڕێگای ناوخۆیی خۆیەوە زەربەی لێ دەدەن ئەم هۆکارانەی هۆکارگەلێکە کە زەهنیەتێکی دەسەڵات تەڵەبی لە باشووری کوردستاندا هەیە یعنی حیزب سالاریەک هەیە ڕێبەر سالاریەک هەیە و ئەم ڕێبەر سالاری و حیزب سالاری کارێکی کردووە کە بنەقاقای پێشوەچوون و ڕێگریکردن لە هەموو ئەو حرەکەت و ئەو شۆڕشانەی کە کورد دەتوانێت بەرەو پێشی بووە
بەستوێتی و بەداخەوە من دەتوانم لێرە دەستنیشانی چی بکەم کە پارتی دموکراتی کوردستانی عراق ئەمڕۆ لە پێشەنگی هەرە گەورەدا لە بەرەی دوژمن و ئێمە ئەگەر سیر بکەین کامە حیزبی شۆڕژگێڕ هەبێت ئەو دژایەتی دەکات سیر دەکەین کامە ڕێبەری داگیرکەران بێت پەرشتیسوری بۆ ڕادەخا ڕوودیکە بۆ پارتی مەسەلەن دکتۆر عەبدوڕەحمانی قاسم لووە فەرشی سووری بۆ ڕاخەن دەستی لەگەڵا ئەدەن دەمی ماچ دەکەن ئێمە دەبینین ئەردۆغان کە ڕۆژانە خاک و خەڵکی ئێمەی بە خوێندا کێشاوەوە حتا ڕەحم بە مێژوویشمان ناکاوە دەڵێ بە کورد دەڵێ لە چاوەڕوان بن کە لە داهاتوودا هەم مووسڵ و هەم کەرکووکیش خاکی ئێمەوە داگیری دەکەین بەڵام ئێمە فەرشی سووری بۆ ڕادەخەین ئێمە پێشوازیان لێ دەکەین ئێمە دۆڵمەیان پێ دەدەین ئەوان دێن ئێمە نانیان بۆ دروستەکەین و لەسەر سفرەی خۆمان زکیان تێر دەکەین بۆ ئەوەی کە کێرش بکەنە سەر چیامان سەر خاکمان سەر خەڵکمان و بێڕێزیمان پێ بکەن و دوایەوە مژارێکی تریش هەیە کاکزانە ئێمە ئەگەر سیر بکەین بواری میدیایی بوارێکی ئەخلاقیە بوارێکە کە دەتوانێت پەروەردەی کۆمەلگا ئەساس بگرێ و لە هەمان کاتیشدا مزگەوتەکانیش تا ڕادەیەکی زۆر دەتوانن لەو بوارەوە خزمەتێکی چەندان زۆر بەڕەوتی پێشکەوتنەکانی ئاینێکی مدرنی تەندروست لە کۆمەلگا دروست بکەن ئەوانیش کەوتونەتە ژێر باندۆڕی تورکیا میدیاکانی زۆمی زرد بە تەواوەتی ئەگەر سیر بکەی لە بواری جیواکی لە بواری هونەری لە بواری ئەخلاقی لە بواری مێژووی هەر هەمویان هەر ئەو بەرنامانن کە خودی تورکیە دروستی دەکات و هەر ئەو زەررانەی کە تورکیە لە کوردی دەدا هەر ئەو هەدەفانن هەر ئەو مژارانن و ئەوانیش هەر ئەو بەو شێوە بەڕێوەی دەبن وێ لەسەرم ئەساسە دەبێت گەلی باشوور زۆر وریا بێ زۆر دەبێت بەرچاوڕوونتر بێت خودی ئەوەی کە ئەمڕۆ لە باشوور موچەنیە هتلر بە هتلری خۆی دەڵێت ئەگەر گەلێک کە گەرەکتە دەستەمۆی بکەیت گەلێک گەرەکتە تەسلیمی بکەیت دەبێت فەقیری بکەیت بۆ یە کاتێک کە ئەو گەلە فەقیر بوو بێپارە بوو بێموچە بوو تەسلیم دەبێت و هەمیشە دەڵێ کارێک بکەن کە خۆ بخەنە دڵیانەوە بڵێن شەڕ دروست دەبێت لە هەر چوارلاوە هێرش دەکرێتە سەرمان بۆ ئەوەی خەڵک تەنها ڕێگایە کە هەیان بێ حیزبەکان بێ بڵێ بە فریاد ڕسمانەوە دەڕوات وێ لەسەرم ئەساسا من پێم وا بێت ئەگەر بە مێژوودا بڕۆینەوە تەواوی ئەو کێشانەی کە لە باشووری کوردستاندا هەبووە تەواوی ئەو کێشانەی کە لە پارچەکانی تری کوردستاندا هەبووە دەستی پارتی لە ناودا هەبووە پارتی لەگەڵی هیچ حیزبێکان نەماوە کە لە کوردستاندا شەڕ نەکات و لەگەڵ هیچ داگیرکەرێکیش نەماوە کە دۆستایەتی نەکات وێ لەسەرم ئەساسا ئەم مژارە دەبێت سەرڕاست بێتەوە دەبێت حیزبەکانی باشووری کوردستان حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان حیزبەکانی باکوور و ڕۆژئاوای کوردستان ئەمڕۆ ئەو هێڵانە لە یەک جدا بکەنەوە و ئەو هێزە نیشتیمانیانە یەک بگرن و چیدی ڕێگانە دەن ئەم سەرەتانەی کە خەریگە تەواوی بەدەنەی گەلەکەمان دەگرێ پێشگیری لێ بکەن و دەبێت چارەسەری بکەن بەڵێ کاک تارق ئەگەر بڵێت کاک عەلی ینی ئەمە حاڵەتەکانە کە دەست نیشان کرا چارەسەر چییە ینی کاک کاوێس کە هاو شاریەشی بەڕێستە تۆ ئێستا لە کەرکووکەوە هاتوویت ئەو ناتوانێت بگەڕێتەوە بۆ کەرکووک لەبەرەوە لە دوو هێزی سیاسین هەردوو چیشتان وەزیرتان هەیە لە حکوومەتەی عێراقی کە ئازدا بە ئیدارەی کەرکووک و لەسەر سەرۆک کۆمار هەردوو حزبەکەتان شەڕیان بوو لەسەر باشترین وەزیر شەرتان بوو لەسەر مدیر عامێک شەرتانە ینی بۆ ئاوایە بۆ تۆ ئەتوانی بڕۆیت و ئاڵای حزبەکەت هەڵکەیت و ئەو ناتوانێت ئاڵا هەڵکات ینی ئەمانە بۆ ئەمە زەرەری لە قەزی کوردی نەداوە مەسەلەن بۆن لە کەرکووک مەسەل یەکتر شکاندنەکان لە شوێنی تر تاکەی ئەمە هەڵبەتە بر و کاکاوێس هەردووکمان هاوشارین بەڵام لەوانەیە تێڕوانی شخصی خۆی کاکاوێس جیاوازە لەگەڵ تێڕوانی حیزبەکە ئەوە ئاشکرایە و معلومە من قسم لەسەر تێڕوانی خۆی نەچکە لەوان تێڕوانی خۆشی هاوڕای لەسەر ئەو مۆزوعە هەڵبەتە خەباتکردن لەو شوێنی کەتیایە دەبێت ئەو شوێنە چەقی خەبات بێت ئێمە کەرکووک و منطقەی جەناکۆک چەقی خەباتمانە نەکەوە هەر ئەو منطقەیە قەزیی مرکزی کوردە لە کوردستانی عێراقا يعني قضية مركزية كلها كردستان عراق منطقة جداكوكا شو كل لقل دصدراني عراق لس منطقة رجنا كوتوا شد ببردامي شيء هو كواتا جيهشني ومنطقة بوخوي بشكرنا لمنطقة كان أما براوة توا وإما أزانين أم وضعي كإرسال لو منطقة دوخي شيء زون نالبار دجوار براسي ودبي تێڕوانی ئێمەش لەگەڵ پارتی بگەڵی کوردستان ئەلم ڕوانگەوەیە کە جیاوازیمانەیە ئێمە بە تێڕوانێکی عەقلانی دەبێت وەک کاوێ زووتی زەربەی لە قەزیە کوردی نەدا و دوو تێڕوان بەڵێ بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە ئێمە تێڕوانی ئێمە
بەم شێوەیە کاکزانە بۆ مەسلەی منطقی جەناکو دەبێت بە شکلێکی عقلانی تعامل لەگەڵ ئەم منطقانەیە بکەین دەبێت بەو تێڕوانە کۆنە سەیری ئەم منطقانە نەکەین هەڵبەتە کەوتم قەزەی مرکزیمان قەزەی خاکە ئەم منطقانەیە دێتە سەر ئەوەی میکانیزمی کارکردن بۆ گەڕانەوەی ئەم شوێنە دەبێت ئێمە کێشەمان لەسەر میکانیزمەکەی کێشەمان لەسەر ئەم تێڕوانە هەیە لەسەر ئەو میکانیزمە هەیە میکانیزمی ئێمە وازەحە دیارە کە ئێمە بڕوامە بۆیە کە مامەڵێکی عەقلانی لەگەڵ منطقەی جەناکۆکەکەین و بە تایبەتی کە کەرکووکیش کە پایتەختەکەیەتی کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە خەسڵەتێکی تایبەتی خۆی هەیە ئەم خەسڵەتە دەبێت تۆ پێکاتەکانی کە لە بەرچاو بگریت و دەبێت بیکەی بە شەریکی دەسەڵاتی خۆت لە منطقانە چونکە تەنها ئەوە نەماوە وەک جاری جاران تۆ بتوانی قۆرخی هەموو دەسەڵاتەکانکەی کە 14 ساڵی ڕابردوو باشترین بەڵگەیە بۆ ئەو ڕاستی کە من ئێستا باسیەکەم ئەوەی سلمان کە ئێمە نەمانتوانین تەواوەتی کە بە تایبەتی لە 2023 تاکو 2014 لە حدی مەلەستا هەفتای بۆ شخصی دەسەڵات بەدەستمانەوە بەڵام لە دوای 2014 تاکو 2016 ئۆکتۆبر تەواوی دەسەڵاتی کەرکووک بەدەست ئێمە بوو لە هەموو جونگەکانیەوە بە هەموو جونگەکانیەوە بە عسکەری و سیاسی و مەدەنیەوە بە هەموو شێوەیەوە لای ئێمە بوو ینی ئێمە نەمانتوانی مامەڵێکی تەندروست لەگەڵ ئەو دۆخەیە بکەین هەر بۆی ناکۆچووی خۆخۆڵێ بڵێ ناکۆچەکان ئەوە بینی ئێمە پارتی هۆکاری ئەساسیە لەبێت تێڕوانمان جیاواز بووە بۆ میکانیزمی شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆخی ناوکەرکە کەواتە ئێمە ئەم تێڕوانەمانێ بەم میکانیزمە ئەتوانین ئێمە بتوانین خەباتەکەمان لێ درێژە پێ بدەین بەڵام بە تێڕوانێکی جیاواز با ناوچە جێناوکان مەسەلەن نموزەجێک بێ بۆ ناوخۆ بە حکوومەتێکی تۆکما بۆ تێڕوانین بۆ ڕۆژاوە بۆ تێڕوانین بۆ ڕۆژەڵات بۆ باشوور بۆ هەمووی بۆ ناکۆچی کاگازانە ئێمە بمانێنە حقەتێکەیە هەر کوردستانێک هەر دابش بووینە بە 4 پارچێ هەر پارچێکی ئەم کوردستانە هەلومەرجی خەباتی سیاسەکەی جیاوازترێکە لەوەیکە بە یەک ناچێت لە قەزیە مرکزەکە یەکین بەڵام لە میکانیزمی خەباتکردنا جیاوازیمان هەیە ئێمە لە کوردستانی عێراقا دەبێت بەم مەفهومە تەعامل بکەین بەم مەفهومە کاری لەسەرکەین مثلا بۆ نمونە ئێمە لە بیرمان نەچێت کاتی خۆی ستیڤان دینستۆرە هاتووە بۆ تەقەسی حقایق و بۆ ئەوەی کە بتوانێت راپۆرتێکی تێر و تەسەل ئامادەکە کە نوێنەری UN بووە لە ساڵی 2008 بۆ 2009 یەک ساڵی ڕابق بە تەواوی ئەو منطقەی جەناکۆکە ڕۆیشتووە لەگەڵ هەموو خەڵکی لە حیزب لە ڕێکخراوی مەدەنی لە خەڵکی کەسایەتیەکان لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و عێراقیشی بینیوە هەمووی ئەمانی بینیوە یەک راپۆرتێکی تێر و تەسەلی لەسەر ئەمە ینی کراوەتە دوو مجلد ئامادە کردو 4 پێشنیاری لە دەرەنجامی گەڕانی ئەوەیە 4 پێشنیاری پێشکەش کردەوە پێشنیاریی یەکەمیان ئەوەیە بۆی ئەمە باسەکەم بۆ ئەوەی بتوانین کامەی گونجاوە لەگەڵ ئەوەی کە هێزەکەمان چنەکە بۆی بتوانین مامەڵی لەگەڵا بکەین کە ئەمە گونجاوە چونکە سیاست لە دەرەنجامە فەنی ممکنە سیاست ئەوە نیە کە دوو بانگەشی بۆکەی سیاست ئەوەی کە تۆ چی ئەنجام دەیت چی ئەنجام دەیت پێشنیاری یەکەمیان ئەوەیە کە ئاڵێ مادی 140 خۆی جێبەجێکرێت بۆ میکانیزمی کە هاتووە مادەکە بە هەرسێ قۆناخی وە خۆی بۆ میکانیزمی کە دەڕژراوە لە دەستورە هاتووە ئەمە خیارێکە ئەم خیارێت لە ڕووی عملیۆ چەند ئەکرێت ئەوواکێتە سەر دەسەڵاتدارانی هەرێم و بەغدا پێشنیاری دووەم کەرکووک هەرێمیشی سەربەخۆ بێت هەرێمیشی سەربەخۆ بێت پێشنیاری سێم کەرکووک لەلایەن هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە پێکەوە بە هاوبەشی ئیدارە درێت پێشنیاری چوارەم ئەم دۆخی کە ئێستا چۆنە پێشتر تەمان پێش 16 ئۆکتۆبەر چۆن بووە ئەو منطقانە چۆن بووە بەو شکلی ئێستا بمێنێتەوە تاکو چارەسەریشی بۆ دەستەوە ئەم 4 پێشنیارە دراوەتە هەردوو سەرکردایەتی بڕی سیاسی کورد و زائیدەن حکوومەتی عێراقی ئێمە نەمانتوانی یەکێ لەمانە بە تەواوەتی کاری لەسەرکەین هەڵبەتە ئێمە بمانێنەمان حقەتێکە ئێمە مادەن دەنگمان بەدەستداوە مادەی 140 مادەی دەستوریە بەڵام ئەکرێت لە پاڵ ئەم مادە دەستوریایە ئێمە بێ اتفاقاتی سیاسی بکەین اتفاقاتی سیاسی بۆ ئێمە گرنگە چونکە وەکو عرضم کردی سیاست فەری ممکنە تۆ چی ئەتوانی بەدەستبێنی لە بەرامبەر کەواتە هەرچی لە دەستی ئەدەین لە هەر بوارێکەوە بێ لە ناکۆچیەوەیە بە دڵنیاییەوە ناکۆچەکە ئەوە بەحەزگەم نەکەری بۆ ئەم ساتە وەختی ئێستای کەتیاین ڕابودوشمان وە بستنی منیشەکانی پێشومانکە هەمووی بە ناکۆچی ناوخۆی لە ناوچوینە یعنی دائما دژمنەکانمان کە زەفەریان پێمان بردووە یەکێ لە هۆکارەکانی شکستی تەواوی هەموو ئەو دەسەڵاتدارانی دەسەڵاتی کورد دەسەڵاتی بووە ناکۆچی ناوخۆی بوو خیانەتی ناوخۆیشە بووە ڕێگری کردو لەبەر ئەوەی کە کورد درێژە بە دەسەڵاتەکەی خۆی بدا یان دەسەڵاتەکەی دوای لە ناوچووە هەڵبەتە ناکۆچی ناوخۆی سەبەبی ئەساسیە بنچینەیە لەوەی کە ئێمە نەتوانین پارێزگاری لەو دەستکەوتانەکەی کە کاتی خۆی بەدەستمان هێناوە عەرەب قسەی چی هەیە ئەڵێت منە
من السهل الوصول إلى القمة ولكن من الصعب الحفاظ عليه. إما بآساني جيشنا تقريبا جيشنا لوتكيك كأود صاتك ما مدرسنا بلام زور بآساني نما أنتواني بارزجاري لو دەسڵات و لەو دەستکەوتانی کە بەدەستمان هێنابوو لە دوای پرۆسی ئازادی و دوای 2014ەوە ئەمە چی جیب لە جێ ئەوەیە کە ئێمە نەمازانی مامەڵێکی واقعیانە لەگەڵ دۆخی کەرکووک و منطقەی جێراکۆک تاکو ئێستاش هەندێک تێڕوان نییە حزبی سیاسی هەیە لە کوردستانی عێراق بەداخەوە کە پارتی دیموکراتی کوردستانیشە تێڕوانیچکەی هەیە ینی بە شکلێکی بە بیربوچونیش کە مام لەگەڵ ئەم دۆخەیە کات یعنی مەسەن کاکەس خۆی باسی لەوە کرد ینی ئێمە کاتی خۆشی کە بڕیاردا لە 2010 هەڵبژاردن کاک پێش ئەوە کەرکووکیان بەجێش ئەترافی کە هەڵەیشی کوشندێ هەم لە ڕووی حزبی خۆیەوە و هەم لە قەزیێتەوەیەکە ئەمە یەک دوو حتى ناد بەشداری انتخاباتیان نەکرد بایکۆتی انتخابەکە زەڕ بوو ئێمە بەشداری انتخابەکە و من کاتی خۆی لەم بەرنامێکی کورساتەوە بگوتم کارەساتێکی گەورەیە کە پارتی دیموکراتی کوردستان جەماوەرەکەی دەبێت سەر پشت کالەوەی هەمویان بچن دەنگ بدەن بۆ ئەوەی دەنگ بن لە کوردەکان بدەن بۆ ئەوی زۆرتر چییە چونکە ئێمە لە دەرەنجامە قەزیەکەی ئێمە ئەلەوەیە شەڕە گەورەکەی ئێمە لە منطقەی کەرکووک و منطقەی جێناکۆکایە ئەگەر ئێمە ئەو منطقانە چۆڵکەین بۆ بەرامبەرەکانمان کەواتە ئێمە باشترین خەڵاتی ئەوانمان کردووە کەواتە ئێمە کێشەی ئێمە کاکزانە لە تێڕوانین و لە میکانیزمی کارکردنمانایە بۆ هین بۆ ئەم منطقانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و ئەو حزبەیە. زۆر باش کاک عەلی مامۆستا عەبدولخالق یعنی ئێستا ئەمە دۆخی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانە دۆخی تێڕوانینە بۆ پارچەکانی تر دۆخی تێڕوانینە بۆ لەشکرکێشی هەرێکەوە بە جۆرێک تێڕوانیە دۆخی حکوومەتە حکومڕانیە زۆر جاریش خەتووکەی کوردایەتی ئەدرێ قەوارەکەمان لە مەترسیایە هەندێکی ئەڵێنە خێر لە مەترسیانە یعنی ئێستا لاتوە خەڵک بە جۆرێکی تر لە دەرەوەی حزبە سیاسەکان بیرەکاتەوە چارەسەری ئەمە بەچێک وڵات چارەسەر بالفعل ئەوەیە بەیەکەوەبوونی لایەنەکان ئەوە متمانە دروستکردنەوە لە بینی لایەنەکانە ئەوەی کاوترێ دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەو نەبێت دۆخی حکومڕانی جیاواز بێ ئاسایە لە هەر وڵاتێک هایبینی کە کاتێک دوو لایەن هەیە دانێکان معارزەی وتر لە دەسەڵاتایە یانە گەت چەند لایەنێکە بێ قسە لەسەر دۆخی حکومڕانیانە دیبەی دەکەن قسەیان هەیە پرۆژە و بەرنامەیان هەیە خزمەتکردنی خەڵک چۆن بێ و چۆن بتوان وڵات بەڕێوەبەرن و چۆن بتوان هەماهەنگی لەگەڵ یەکترا بکەن و ئەوی تر کە دەرچۆم چۆن پیرۆزبایی لەکە ئەمە واقعی یعنی منافسەیە لە بینی ئەحزابە لە هەر وڵاتێک ئەگەر لە هەرێمێکی بچووکی شابێ بەڕاستی وەگەر لە عێراقی شابێ ینی زۆرجا منافسەیەک ئیشکالاتێک دروست دەبێ کە کاظمیەیە کە عادل عەبدولمەهدی هاتووە کە عەبادی هاتووە ئەوان تر قسانە بوو بەڵام زۆرجا پشتگیریشان کردووە بەڵام لە وڵاتێمە باسەکە لەسەر منافسەی دۆخی حکومڕانی نییە باسەکە لەوەی زۆر دڵنیابین لەوەی بەڕاستی دڵنیابین لەوەی کە باسی ئەوەیە چێ خۆی دەوڵەمەند بکە باسی ئەوەیە چێ خۆی بکە بە بازرگان ئەمە یعنی ئێمە دوو حیزبمانەیە لە وڵاتەیە کە ئێستا سیانیشن هەرچێکان بەرپرسن لەم دۆخی کە ئێستا لە کوردستانەیە ئەمڕۆ برادەرمان بینیوەندان پەرلەمانی برادەرانی گۆڕان بووە کە کاتێک ئیش و کاری پێشووی بە شێوەیەک بووە بە جۆرێک لە جۆرەکان لە خەڵک موچەشی نەبێت تەبیعیە بۆ خۆی گەشتۆتە ئاستێک کە هیچ پێویستی بە عنی نەپارە و نەبە هیچ شتێکی تر نەماوە ئەم عەقڵیەتە موشکیلەیە لە وڵاتەیە بۆیە ئەوەی کە هەیە لە کوردستاندا ئەوەیە باسمان کرد کام دەسەڵاتە بەم شێوەیە مامەڵاتە لە بێموچەیە ناگەین بە دەوڵەتیان لە تێڕوانینی نەخێر لە تێڕوانینی سیاسیمانە ناگەینە دەوڵەت لە بێموچەیەکەش ئەمە دروستی کردووە واقعان خۆ ئێمە خەڵکی ڕۆشنبیر ئەو خەڵکە سیاسی کە نخبەویە و ئەم دەسەڵاتە قەناعەتی پێین هەم برادرانی یەکێتی پارتی قەناعەتیان پێ نییە بێم کۆ بکرێنەوە قسەیان لەگەڵا بکرێ داهاتی دەواازە سنووریەکان و ئەوە خەریکە ینی عەباد دڵنیا بە بەیانێکە لەزین سەعات پێنج کەم برادەرانی خۆمان دوور نییە لەوانی هەڵەسابن ئەگاتە سەر سنوورەکان و لێوە پیاە بدانە داهاتی ئەم سنوورانە چەندەیە ئەم هەموو داهاتە زەبەراحە لە شوێ کاکزانە ئەم هەموو کۆمپانیا حیزبیانە ئەم هەموو بازرگانانە ئەم هەموو تیجاری بەرپرسانە ئێستاش من حەزەکەم کاگەلی و ئەو برادەرش کاکاوێست کە پشگیری قسەکەی ممکن لە هەردوو لایانی دەسەڵات لە کەرکووک ئێساش ڕبحی دەسەڵات هەیە و ڕبحی یەکێتی پارتیە بۆ فرۆشتی نەوت بەدزیەوە باسەکە ئەمەیە کاکە وەڵڵا وبیللا دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە یەکێتی پارتی ناکرێت کۆتایی پێهاتووە خەڵک متمانەی نەماوە کاکزانە دۆخێک لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ئەمانە پاشخانی بن و ئەمانە بەردەوام شکستیان بە دەسەڵاتی کوردیە نابێ دڵنیا بە بۆیان چارەسەر ناکرێت من حەزەکەم شتێکی تر بڵێم یعنی هەو نمونەی باسمان کرد لەسەر وەزیری دەرەوەی فەڕەنسا ئەبینین لەمە دووە ئەگەر جاران کە دەوڵەتێکە بەردەوام دۆخی هەرێمی کوردستانی لەبەرچاو بە و خۆی بە دۆستی هەرێمی کوردستان زانیوە و بەتابەت ئەو برادەرە 4 جار وەزیری بەرگری بووە و 4 جار وەزیری دەرەوەش بوو سەردانی کوردستانی کردووە آخر تصريحي هیچ جارێک وای نەوتووە
ئەم جارە کە بەرداوام هەرێمی کوردستان و عێراقی هەرێمی کوردستان و فەڕەنسای بازە کرد بەرداوام عێراقی تیا بوو قەناعەتیان بۆ نەماوە کە ئەم دەسەڵاتە و ئەم حکومڕانە خۆ بۆنی حەزەکە لەسەر کورسی 4 ساعت لەگەڵی دانیشە وەڵام مەیەڵە بڕاتەوە حەچی مەسیف و سێرانگاکانی کورسانی پێ بکەم نا ئەو عقلێتێکی تری هەیە ئەم دووەلی ئیقلیم و بە عێراقیشەوە و دەوڵەتانی ئەوروپیش و ئەمریکاش ئێستا سەیری دەسەڵاتی کوردی ناکەن وەکو حکومڕان سەیری دەسەڵاتی کوردیەکەن وەکو دوو هێز کە ئەوان بەرژەوەندەکانی خۆیان پێوە پاراستون چەندیان بەرژەوەندیان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڕوا بیکا بە پردێک بۆی تەبەنی مەسلحەتی خۆی پێ بکە و چەندیان کە بە دەرەجە یەک پارتی دیموکراتی کوردستانە کردویان دە پردێک تەبەنی کارەکانی خوانی پێ بکەن و مەساڵحی خوانی پێدەبەنی بکەن بۆیە بەردەوام کاکزانە بەڕاستی ینی نابێ بێتاقەت بین و نابێ بێ ئومێد ببین بەڵام بەڕاستی چەند جار ئەبێ ئەم هۆشیارە بگەینی لە خەڵک و بێ خەڵک خۆی ڕاپەڕێ و خەڵک بێ خۆی قسە بکە ئێمە دیمان لە سلێمانی پێشمەرگە کۆنەکان بە ئارەقی ناوچوانیان بە پێڵاوی لاسیکی خۆیان بە شانازیەوە لە ڕاپەڕین هاتە ناو شارەکان کاکە من و تۆ کە سوکاری ئێمە و ئەو بەرپرسانەی کە ئێستا ئامادەنین وەکو خانە نشینەکان بێنە سەرەوە موچە وەربگرن بە ئۆنلاین قساکەن ئەوانان هێنایە سەر حکوم کە بە دڵنیا ئەوانە لە دەرەوە نەبوون ئەوانە لە دەرەوە نەبوون هاتووە ئێستاڵێ کلانشیکۆفەکانمان پاگەکەینەوە و ئێمە ئامادەین جارێکی تر ڕاپەڕینم کوردستانە بکەینەوە ئێمە تێڕوانینێکی تریەوە ئەمە قسەیەکی ترە ئەمە ئەبێ بە دوواداچوون و بە جددی نە ئەم گفتوگویانە نە ئەم دیبەیتانە نە ئەو قسانە جارێکی تر ئێمە دادمان نادا ئێمە جارێ ناوخۆمان ئاوایە لە هەر چوار لاوە ئاوە سەریان کردوتە سەرمان ئەگەر وەزعەکە بەرەو تەقینەوە بڕوە بۆ یعنی کاگعلی کە کاتێک لە کەرکووکەوێ بۆ سلێمانی باشە مشکلەی نەبێ بۆ برادێک کە لە کەرکوو کۆبڕوا بە هەولێری شکالیە بێ بۆ چەندین برادەرمان کە چەندین جار باسی سەیتەری سماقوڵیمان کردووە کە ئێستا نەک چارەسەر نەکراوە ئیشکالی گەورەیە کاکە من ئەگەر بێمە لای جەنابەت و بە خزمەت ئەم پیاوە بگەم کە لە کەرکووکە هاتووە یعنی من و تۆ فەرقمان چی ئێستا لەگەڵ هاوڵاتێکی هەولێریە یعنی ئەم مشکلێتە دەیان باجی ڕسمیت پێ بێستا ناڵن داخڵی هەولێر ببی ئەڵێن بۆ لە ترسی مۆزوعی کۆرۆنا ئەمە لە مێشکانە عقلێتێکانە بێ ئەم سنوورە جیا بکرێتەوە بەڵام نازانن چۆن ئەانەی ئەم خەڵکە خۆشکەن بەڵامە بە خەڵک هۆشیار بێ و بە چاوەڕێی کۆرۆنانیە دەوڵە ئەم وڵاتە نەخێر کۆرۆنانە بابەتەکە سیاسیە خۆ سەیتەری سماقوڵی کاتێکە بوو کۆرۆنا نەبوو بۆیە بێ خەڵک هۆشیار بێ و وڵات و هەرێم و خۆیان نەدەنە دەست مەسلحەتی خۆیان نەدەنە دەست حکومڕانی لە ئێستا لە هەرێمی کوردستانە چونکە ئاوا بڕوا بەداخەوە ئێمەش بێدەنگ بین ئەم وڵاتە و ئەم دەوڵەت و ئەم هەرێمە بە ئاراستەیەکە ڕۆکە بەداخەوە ناتوانین چارەسەری بکەین جارێک بەڵێ سوپاس دەکەم کاکاوێست چارەسەر چییە کە مەترسیەکان بەم شێوەیە بن قەبارەی مەترسیەکان هێشتا بەرەو مەترسی زیاتر بڕۆن لە هەر چوار لاوە هەست بە مەترسیەکرێ اقتصادیان سیاسیان و هەندێک جار عسکەریە وڵا من شارەتم بە چارەسەردا چارەسەرەوەیە کە پاتیویکێتی لە ئاستی باڵا لایەنەکانی تر مەسەلەن کاکاوێست بۆ گۆڕانی گرتووی ئیسلامی کۆمەڵ لایەنەکانی تر ڕۆڵیان نەبووە بەڕاستی ینی نا ئەو هێزان هەیە بۆ تێکدان نە ئەو هێزان هەیە بۆ چاکردن بۆ ینی ئینسانە بێ واقعی بێ ینی تابلۆکە وەکو خۆی ببینێ پارتی ئەتوانی ئەو دۆخە تێک بدا یەکێتی ئەتوانی ئەو دۆخە تێک بدا بە هەردوو شانەوە توانن ئەو دۆخە تێپەڕێن و چاکن بۆیە من بۆیە ینی هێزەکانی تر بە کەم نابینم بەڵام لەم دۆخی ئێستاە ئەوەی کە گرفتی دروست کردووە پارتیویچێتی ئەوەی کە توانێت زاڵ بێ بەسەر ئەو گرفتان و چارەسەریکە پارتیویچێتیە بەڵام ئەزانی هەندێک تێبینی لەسەر ئەو ڕوانگانی کە لەو بەرنمەیە خراە ڕوو کە دەبێت ئێمە ئەو نەفەسەمان هەبێت یعنی زانی دەبێت پارتیویچێتی پارتی و پەکەکە پارتی و گۆڕان و ویچێتی لە کۆبنەوەکانە هەندێک قسە بکەن پێم وانە ئەزانی ئەم قسانەی کە لە سەر میدیاکانەکرێ ئەنی ڕێک ئەمانگەڕێنێتەوە بۆی کە من ئیشارەتم پێدا ئێمە خزمەتی ئەجندەی داگیرکار و ناحەزەکانی کوور دەکەین یعنی زۆر ئاسانە ئێستا کە من وەکو پارتیەک یەک دنیا تۆمەت بۆ پەکەکە دروستکەم بێم ئەو برینەی کە هەموو کورد پێوەی ئەتلێتەوە لە نێو پارتیویشتی دروست بۆ زۆرتر قولیکەمەوە بەڵام ئایا ئەم قسانە خزمەتن بە ئەجندەی کوردی یان ئەجندەی ناحەزانی کورد وە دەبێت مەسئولانە ئێمە قسە بکەین و چۆن پامی حزبەکانمان یان پامی شخصی خۆمان بگەێنین ئەمە بەوە نابێت کە بین بڵێن بە پارتی
میتی تورکیە و یەکێتی ئیطلاعاتی ئێرانی و ئەم قسانە بەڕاستی قسەی سەر تەلەڤیزیۆن نین. یعنی ئەگەر هەر هێزێکی سیاسی کادری وای هەبێت لەسەر تەلەڤیزیۆن قسە بکە حەق لە قیادەی خۆی بە جورئەتەوە بپرسێ بڵێ ئەو قسانە لە کۆبنەوەی مەکتەبی سیاسەکانتان بکەن. بۆیە ئەوانە ئەزانی خەڵک بۆ پارتی و یەکێتی کاکاوێز کە بەڕێز و باواقعی بن بۆ پارتی و یەکێتی لە پێناوچی دید و تێڕوانینەکانیان یەک ناخەن کە ئەزانی مەترسی لەسەر هەرێم و لەسەر خۆشیان هەیە بۆ ئەزانی دیارە زۆر جار بەرژەوەندەکان تێک ناکەنەوە دیارە زۆر جار هەندێ ئەشخاص ڕۆڵیان هەیە لە دوورخستنەوەی ئەو ڕوانگانە لە نێو هەردوو حەزب لە نێو پارتیشەیە لە نێو یەکێتیشەیە بۆیە زۆر جار ئەمە کۆسپی بۆ دروستە بێ و بەداخیشەوە یاری زۆر بەداخەوە میدیا و سوسیال میدیای شۆڵی ئێزیار گەوریان هەبووە و لەم دوایەش بەشێکی زۆری سیاسیە گەورەکانی کورد عقلی خۆیان ڕادستی فەیسبوک کردووە یعنی لە ترسی فەیسبوک ناوێرن هەندێک جوڵە بکەن ناوێر هەندێشت بکەن بۆیە ئەمانە مەترسی ئێزگار گەورە کە من پێم وایە پارتیویکێتی پێشی خەڵکی تر باشتر لی تێگەیشتون و ئێمە ئەگەر ینی حەزەکەم ئەوەیش بڵێن باشە پرسیارێ بەیانی لەسەر قسەیە و هەڤاڵە ئازیزە حکومەتی هەرێمت ڕوخان ینی بەدیلی حکومەتی هەرێم چییە؟ دوو ئەگەرە کە من پێم وایە زۆرینەی کورد قبولی ناکە بە پارتی و بەیەکێتیەوە بەو خەڵکانی کە زۆر ناڕازین کە زۆر دژیە حکوومەتەن کە گیرفانیان خاڵیە ئەم حکوومەتە گیرفانی خاڵی کردن یانەوەیە ئیدارەی باشووری کوردستان و ئەم چوار پارێزگارە تەسلیمی بەغا بکەین بەغاوەکو چۆن لە مووسڵ و لە کەرکک پارێزگاردانێ پارێزگار بۆ شارە دانێ یعنیش بەڕاستی بەدیلی پارتیوی چێتی و ئەم هێزانە کێن هێزە ئیسلامیەکانن کە من پێم وانە ئەنی ئەوانەی کە زۆر نیگەران و ناڕازیشن ئەو بەدیلە قبولکەن بۆیە ئەبێ ئێمە فشارەکانمان دڵسۆزانە ڕەخنەکانمان دڵسۆزانە ئاڕاستەکەین فشار لەسەر حزبی خۆمان دروستکەین ئەبێ ئەو فشارە لەسەر پارتیوی چێتی دروستکەین ئەوان ئیسلاح بەڵێ کاکاوێز کورتیان هەبوو نێ چەپڵیان بۆ لێدین ئەبێ بە توندی ڕخنیان لێ بگرین بۆی ڕێگا ڕاستەکە پیشاندەین. بەڵێ سوپاس دەکەم کاکاوێز کاک تاڕق دووەکو دواسەرنجێک وەکو چۆن ئەم دۆخە چارەسەرە بێ کە وێ ڕایبوونی ڕەخنەکان ناکۆشەکانی گەرانەکان و دۆخێک بێتارەوە کە کوردانە بیرکەنەوە هێزە سیاسەکان. کاک تاڕق کاک تاڕق دەنجی منەگاتە لای تۆ وتم چارەسەر چیە بۆ ئەم دۆخە؟ کاک تاڕق بەڵێ کاک کاوێز لەگەڵمان ماوی دواسەرنجم پێ بڵێ بە کورتی زۆر بە کورتی بەڵێ وەڵا ئەوەیە کە هەبێ هەمووان پەرۆش بین کە ئیش بۆ یەک ریزی نێوان پارتیوی یەکێتی بکەین هەوڵ بدەین ئەم دوو ێزە یەک نیزەکەینەوە بۆی تا ئەم دوو ێزە نیزیک بنەوە مەترسیەکان لە ئێمە دوورە بنەوە. بەڵێ سوپاس دەکەم کاک عەلی دواسەرنجی بەڕێستان. ڕێگای ڕاست ڕێگا ئاسانەکە ئەوەی هەمومان یەک ڕێز و تەبابین هەرچی بیر بۆ چوونە لاوەشەکانی حیزبایەتیمانێ وەلای خەین بیر بۆ چوونە نیشتیمانێتەوەکەیە بکەینە ئامانجی ئەساسیمان و تەنها بەم ڕێگاش ئەتوانین بگەینە ئامانجەکانی خۆمان غێری ئەم ڕێگایە ڕێگاکانی کەیە و تاقیش کراوەتەوە هەمومان زەرمانتیا کرۆ زەریی زیاتریشەکەین هیچ ڕێگایشکە و چارەسەریش کە لە ئارا نبینم. ئەوەی کە بەڕاستی بەجددیە بێ کادرانی بەتایبەت هەردوولانی دەسەڵات و ئێستا کە برادرانی گۆڕانیشان لەگەڵ بە جددی ڕخنە لە قیادی خۆیان بگرن ناکرێت من بە شێوەیەکی ترەوەی کاکاوێت باسی کرد بە شێوەیەکی تر کە ئەوان لێ ڕخنیانە بێ بەڵام لە کاتی کۆبنەوە و جەلساتەکانە چەپڵە لێبن چکە دڵنیام زۆربەی کادرە حیزبەکان بەتایبەت دوولایەن دەسەڵات قووەت و قودرەتی ئەویان نییە لەوانە جیاواز بێ قودرەت و قووەتی ئەویان نییە کە لە کۆبنەوەکانە ڕخنە لە بەرپرسەکانی خۆیان بگرن چکە و کات ینی ئیجراعاتی تری بەدوایە من ئەپرسم ینی بۆ نمونە کە کاتێک
سەرۆکی پارتی دموکراتی کوردستان لە یوتیوبە کە ئەم قسەی بڵاو بۆتەوە ئەڵە من بە هەردوو مەکتەبی سیاسی شێتی و پارتی وتووە کە ئەم شێوە پێدانی موچە و ئەم بندیوارانە بەڕاستی دۆخی هەرێمی کوردستان بەرەو ئاقارێک ڕوا کە ئەمە واقعەکەیەتی باشە بەڕێزیان بۆ خۆی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان ئێوە مەکتەبی سیاسی لە بەردەستی خۆیەتی و دڵنیام کەسیش ناتوانێت فزە بکە بۆ چاکیان نەکرد و خەڵک بۆیە متمانەی نەماوە ئەم لایەنانە خۆشەویستی وڵاتیان بۆ کەس نەهێشتووە و خەڵک بۆیە متمانەی نەماوە لە کاتێکا کە شەقامی 100 مەتری لە سلێمانی ئەکرێتەوە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ هیچ کابینەکەم حیزبی نیە و بە عەقڵەتی حیزبی بیر ناکەنەوە و وەزیرەکان حیزبی نین بۆ ڕۆژی دواتر لە هەولێر محەتەیەکی کارەباکاتەوە کوڕەکەی خۆی لە دوای خۆی وداناوە بۆی ئاگاداری دەسەڵات و قودرەتی ئەم وڵاتە بێ ئەمە نیشانەیەوە دەرەخات کە نەخێر هەر شخصی خۆی متمانی بە حکوومەتەکە نیە و متمانەی بە بنەماڵە و بە حیزبی خۆی بۆیە ئامادەن ئاوە وڵات بەڕێوەبرن چێ قبوڵەتی فەرمو و چێش قبوڵی نێ بە خەڵک بزانن. سپاسەکەم کاک تارق دوا سەرنجت ببوورە بەهۆی تەکنیکەوە پەیوەندیمان لەگەڵ بەڕێزت پچڕا زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم ئینشاڵا بۆ دەرفەتێکی تر هەر بژیت دیارە سپاس بۆ وتێ و بەڕێزانە بەڵام من پێم وا بێ ئەو مژارانە پێویستیان بەوەیە کە ئێمە بە شێوازێکی زۆر جددی بدوێن نەک ئێمە دەبێت لەو ئەدەبیاتەی کە دەبێت بە مەسئولیەتەوە قسە بکرێ و یا ئەمە قسەی سەر شاشەنیە دەرباز بین هەموو ڕخنەیەک جێگای پرسا جێگای لێکۆڵینەوە جێوەگای باسکردنە ئێمە دەبێت بزانین کە ئەم کێشانە بۆ دەخولقێ کاتێکە سەرۆکی پەرلەمان ڕێگیری لێ دەکرێت بە مانای دروستکردنی جەوێکی کێشەسازە لە وڵاتدا کاتێک کە ئەندامێکی دەفتەری سیاسی حیزبێک ڕێگری لێ دەگرێت کە خۆی ڕێوەبەری وە پێشەنگی ئەو گەلێ لە وڵاتە بە مانای خوڵقاندنی جەوێکی کێشەسازە لە وڵاتەدا بۆیە ئەگەر وڵات بەدەستی حیزبە پێویستە گەل بزانێ ئەگەر وڵاتیش لە دەستی ڕێوەبەرانی هەموو گەلە دەبێ باش ئەوەیش بزانێت لە کۆتاییدا من لە کۆتاییدا من پێم وابێت دەبێت گەل چاوکراوەتر بن و حیزبەکانیش بەرامبەر بە پارتی دموکراتی کوردستان زۆر جددیتر هەڵسوکەوت بکەن و ڕێگای لێ بگرن کە ئەم خوڵقانە بە دڵنیایی و کۆتایی پێدێ ئەم کێشانە. زۆر سپاس بۆ بەڕێز کاک تارق یوسفی لە فلنداوە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێز کاک کاوێز مەلا پەروێز لەولێرە و لەگەڵمان سپاس هەرێک لە بەڕێزان کاک عەلی محەممەد ئەمین کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک مامۆستا عەبدولخالق ماوەتی کادری پێشکەوتوی یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بۆ بەڕێزان بنێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕاهنمان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتان سپێرینە مولایەکتان ساغ و سەلامەت.